بۆ دەستکەوتنی یاریەکانی پلیستیشن، ئەکسبۆکس یاخود نێتفلیکس دەتەوێت بکڕین، سپۆتیفای دەتەوێت بکڕین یاخود پلیستیشن پلاس، گەیم پاس بە هەرزانترین نرخ. گەیم پاس ماگانە تەنیا 5,000 دینار بۆ یەک مانگ بە شێوەی ئۆڵتیمەیت بەدەستی بخەیت. تەنانەت خزمەتگوزارێکی وەکو پلیستیشن پلاس پریمیەم لەسەر پلیستیشن 5 ئەگەر بە ئاکتیڤ وەری بگری تەنیا 16,000 دینارە. نرخەکانیان زۆر هەرزانە، زۆر گونجاوە، وەروەها 100% شوێنی زەمان و گرنگتین. بڕۆنە لای کورت پلاس 3 kurt.plus3 لە ئینستاگرام، وەروە لە دیسکریپشنش لینکەکەیان دادەنێم بە ناوی ژیرەوە قسەیان لەگەڵ بکەن. سوپاس بۆ kurt.plus3 بۆ سپۆنسەریکردنی ئەو ڤیدیۆیە. All of you gamers of Kurdistan, welcome to the new episode of 01 Jiri or 01 Jiri. We have a lot of things to talk about. First, I want to thank you very much for all the support, all the encouragement you guys give me every week. Let's get started, and please press that like button and subscribe to my channel. Let's go. گەورەترین ئەو یاریانەی کە لەم هەفتەیە بڵاوکرانەوە یاری سوپەر ماریۆ RPG بە نمرەی 83 بڵاوکراوە. یەکێکە لە یاری نوێیەکانی سوپەر ماریۆ کە نیتندۆ لە ماوەی چەند مانگی ڕابردوو تۆنێک یاری بڵاو کردیتەوە. ئەو یاریشی دیکەشیان بڵاو کردەوە کەوا ریمەیکی یاری سوپەر ماریۆ RPG کلاسیکە. نمرەی 83 لە سەدی هەیە و بەشێکی زۆر لەو ڕەخنەگرانە و یاخود ڕۆژنامە و گۆڤارە و وەروە یوتیوبەرەکان بەشێکی زۆر پۆزیتیڤ باسی دەکەن. 83 نمرێکی زۆر باشە بۆ یاریەک، بە تایبەتیش یاریی ریمەیک. پیسی گەیمەر دەڵێ یاریێکە بە خۆشەویستیەکی گەورەوە دروست کرایەوە لە بۆ ئەو گەیمەرانی حەزیان بە سوپەر ماریۆ RPGە کە گرافیک زۆر جوان دیارە لەگەڵ ئەوەی کەوانێت نتندۆ سویچ تەمەنی زۆر گەورە بووە، بەڵام گرافیکەکی جوان دیارە و گەیم پلەیەکەشی خۆش دیارە. ئێستا لەسەر نتندۆ سویچ بەردەستە. یاریشی نوێی گراندایزەرمان هەیە. خود گراندایزەر کات خۆ لە کوردستان بەناوبانگ بوو پێش سەردەمی منیش پێشەمنیش بەناوبانگ بوو. من زۆر لە بیرم نیە لەبەرەی بە منداڵین ئەم بینیوە، بەڵام دەزانم کەوا گەیمەرانی کۆن یاخود جەماعەتی جیلی کۆنتر لە پێشە من جیلی 1970ەکان عاشقی گراندایزەرن یاخود گراندایزەرن. یاریچونیمان هەیە بە ناوی UFO Robot Grandizer The Feast of Wolves. یاچەندە یاریەکە نمرەیەکی بەرزی وەرنەگرتووە، تەنیا 59 لە سەدی هەیە، بەڵام ئەو کەسانی حەزیان بە گراندایزەرە لەم هەفتەیە یاریەکە بڵاو کرایەوە کەوا یەکێکە لەو یاریانەی ئانەمەیە ژاپۆنیە کلاسیکە ناوازەکە دروست کرایتەوە. هۆکاری سەرچی کە یاریەکە نمرێکی بەرزی وەرنەگرتێ بەهۆی گەیم پلەیەکەی دەگەڕێتەوە لەگەڵ ئەوەی کەوا چیرۆکیان تۆزێک دەستکاری کردێ بەدڵی هەموو کەسێک نەبووە. بەڵام گەیم پلەیەکەی زۆر بەقوت نییە، بەهێز نییە. ئانەمەیەکە پێشتر لە ڕووی چیرۆکەوە زۆر باشتر بووە لەو چیرۆکەی ئێستا کات دەستکاریان کردیەوە شتانە مهم. گراندایزەریە بە کوردستان کە پێ دەڵێن گراندایزەریان لە جیهان پێ دەوترێت گراندایزەر یاریەکە کەوا تۆ یاخود چیرۆکی کە تۆ هەندێک هەیکەلی گەورەی ئانەمەی مێک کە بە مێک دەناسرێن کۆنتترۆلیان دەکەی دەتوانی ڕوبەڕووی چەندی خراپەکاری زەبەلاح ببیەوە. ئێستا لەسەر تەواوی پلاتفۆرمەکان بەردەستە. لە چەند ڕۆژی داهاتوو یاریشی نوێ بڵاو دەکرێتەوە بە ناوی The Walking Dead Destin Walking Dead یاریی نوێی Walking Dead یاریشی تاوا چیرۆکیە گەمران لە بەخۆیان توانەوە کەسانی کەیفیان بە Walking Dead تاقی بکەنەوە. وەروە یاریەکانی PlayStation Plus Extra Premium لە بۆ مانجی 11 ئاشکراکران. نوێترین و گەورەترین یاریش کە لەو مانگە بەردەست دەبی یاریەکە لە ڕۆژی یەکەم لەدەستە PlayStation Plus Extra Premiumi بە ناوی Teardown کە من داوڵندم کردو ئێستا بەردەستە و دەمەوێت تاقی کەمەوە. چەندە ئەو مانگە یاریەکان لەوانەیە باشترین یاری تێدا نەبی کە لەگەڵەوەش نرخەکەی زۆر گران کرایە، بەڵام ئێستا Black Friday و ئینشاڵڵا چەند ڕۆژی داهاتووش ڤیدیۆیەک لەسەر Black Friday دەکەمەوە شتانە پێتان دەڵێم چی یاریێک داشکانی گەورەی لەو کرا لەسەر Xbox و PlayStation بە خۆتان بیکڕن. بەڵام Teardown ئێستا بەردەستە. Teardown یاریەکە کەوا تۆ دەتوانی بە ئۆتۆمبیلێک یاخود بە تەورێکەوە بە ناوکەوی هەموو شتێک لەو ئەو یاریە تێک بشتێنی و داونی بکەین. لەم هەفتەیە ئامێرێکی نوێی PlayStationیش بڵاو کرایەوە بە ناوی PlayStation Portal کە ئێستا لە دەستی زۆرێک لە یوتیوبەرەکانە و من ئامێرەکەم بەڕاستی نەکڕیوە و لەوانەشە نەیکڕم لەبەرەوەی پێویستم پێی نییە. شتەش پێویست پێ دەبی نامەوێت نایکڕم، بەڵام باپێتان بڵێم ئامێرە چیە؟ ئەو ئامێرە پێویستە PlayStation 5 خۆت هەبی لە زیاتی ئەوەی لەسەر PlayStation 5 یاری بکەیت دەتوانێت لەسەر ئامێرە لەسەر هاندهێڵدە یاری بکەیت. یاریەکان ناتوانانی داوڵۆن کێسەرە ئامێرە بەڵکو بەردەوام پێویست بە هێڵکی ئینتەرنێتە و PlayStation 5ەکەشت پێبی یاخود سلیپت کردبی نابێت تاوا کوژابیتەوە و کاتێکە پۆرتالەکە پێ دەکەی و ئامێرە پێ دەکەی هاندهێڵەکە پێ دەکەی ڕاستەخۆ کۆنێکتی PlayStation 5ەکە دەبی PlayStation 5ەکەت هەڵ دەبێ، بەڵام لە زیاتی وە لەسەر شاشە یاری بکەیت لەسەر ئەو هاندهێڵدە لە ڕێگەی ئینتەرنێتەوە یاری دەکەی.
بۆ چەند شتێکت پێویستە یەکەمیان ئەوەیەکەوە ئینتەرنێتێکی بەهێزت هەبی لە ماڵەوە چەندە سۆنی دەڵێن پێویستە لە نێوان 5 بۆ 15 مگابت لە تورکیەک ئینتەرنێت دەوێت بەڵام زۆرێک لە یوتیوبەرانە کە تاقیان کرد دەڵێن پێویست بە ئینتەرنێتێکی بەهێزە ئەگەر نا یاریەکان بە کواڵەتێکی نزمتر ئەتوانی یاریەکان بکەی بەڵام دەڵێن کە کار دەکا ئینتەرنێتێکی باشتر بوو زۆر بە جوانی کار دەکا هەروەکەوە وای تۆ لەسەر پلیستیشن 5 یاری دەکەیت لەبەر چ قسەیە دەکەن لەبەرەوەی تۆ دەستکێکی دوال سنسی پلیستیشن 5 تێ بۆ هاندهێڵدەی وێ کاتە هاندهێڵەکە دەستی پلیستیشن 5 هەیە تاوی هەزە و هاپتیک و تریگەرەکان هەر هەموو ماسفاتەکانی دەستی پلیستیشن 5 هەیە و هەروەها شاشەیەکی گەوری 8 ئینچیت هەیە شاشەی 8 ئینچی لە بۆ یاریەکان پێم وایە باشترین قەبارەن لەبەرەوەی تۆ ئەگە بە شێوەی ستریم یاریەکان بکەی بە شێوەی ئینتەرنێت لەسەر شاشەیەکی گەوری یاری بکەیت تۆزێک پیکسڵەکان دەبینی لەبەرەوەی کواڵەتی یەکەی تەنیا 1080ە بەڵام ئەگەر لەسەر شاشەیەکی بچووکتر بۆ منە توانین لەسەر مۆبایلەکەی خۆت پلیستیشن پۆرتالێک بە خۆت دروست بکەی و یاری بکەی یاریەکانی پلیستیشنی پێ بکەی لە ڕێگەی ئەپلیکیشنی ریمۆت پلی بەڵام شاشەی مۆبایل زۆر بچووکە و دەتوانانی لەسەر ئایپاد بیکەی بەڵام وەختی پێویستە بە دەستکێکی پلیستیشن 5 سو پلیستیشن پۆرتال هەموو شتانە کۆ دەکاتەوە لێک ئامێر بەڵام وەکوتم ئامێرێکی سەربەخۆ نییە ناتوانانی بیکڕی بڵێ بەبێ پلیستیشن 5 یاریەکانی پلیستیشن 5 دەکەیم ناتوانانی ئەو کارە بکەی پێویستە پلیستیشن 5 هەبی ئینجا ئامێرە کار دەکات و دەڵێن نزیکی 4 بۆ 6 کاتژمێر پارتی دەداتێ کە پێم وایە کەمە زۆر کەمە لە بۆ ئەوەی کە بەخۆی هیچ هێز و پاوەرێک بەکار نانیە ئەو ئامێرە بەڵام گەورەترین مشکلەشی ئەوەیەکەوە شوێنی هێدفۆنی هەیە لە بۆ کێبڵی بەڵام ناتوانانی هیچ هێدفۆنێکی وایرلس بلوتوس بەکاربێنێ ئەسڵەن بلوتوسی نییە تەنیا تەکنۆلۆژیاکی هەیە بەنای پلیستیشن لینک کە تەنیا دوو هێدفۆنی پلیستیشن دەتوانین لەگەڵی کۆنێکت بکەیت کە هەردوو شتە بڵاو نەکراینەوە یەکەچیان ئیربۆدەکەیە کە دەستە ناوچێت هاوشەوی ئێرپۆزە لە مانجی 12 بەردەست دەبی وەروەها پۆلسە نوێیەکە هێدفۆنە گەورەی نوێیەکە لە ساڵی داهاتوو بڵاو دەکرێتەوە سەو ئامێرەکە ئۆکیە ناڵێم زۆر خراپە ناڵم زۆر باشە بە پێی بڕای من تشکوتاو کەس بخۆم بەکارم نەهینەیە بەڵام زیاتر بەو کەسانەیەکەوە مەسەر لە ماڵەوە منداڵیان هەیە یان تەلەڤیزۆن بەری ناکەوی دەتوانی پلیستیشنەکەی هەبی لە ماڵەوە بتوانانی بۆ ئامێرە یان لە ژوورێکی دیکە یان لە ژێر لە کاتی نووسن یا کاتی خەو کە لەسێ سەر جێگاکەی خۆت بۆ خۆ پێش خەو دەتوانانی ساعتێک یاریەکان بکەی ئەوشتانە زیاتر بۆ کەسانەیە وە دەتوانین لە دەرەوەی ماڵیش کاری پێ بکەی وێگومان بەڵام پێویست بە ئینتەرنێتێکی وایفای باشە ئەوە ئامێری پلیستیشن پۆرتال و ئێستا لە تەواوی جیهان بە نرخی $200 بەردەستە بینە لای هەواڵ یاریەکان گەورەترین هەواڵش بێگومان GTA 6 لەوانەیە GTA 6 نرخی $100 بەسەرەوە بێ یاخود $70 زیاتر بێ بە هەر نەوەیەک بێ بۆچی قسەیەش دەکەین لە بەرەوەی سەرۆکی کۆمپانیای Take-Two کە خاوەنی ستودیۆ ڕۆکستارە و یاریەکانی ڕۆکستار بڵاو دەکەنەوە سەرم بڵێن خاوەنی ڕۆکستارە قسەیە دەکات بە ناوی سترۆس زێلناک سەرۆکی Take-Two لەم هەفتەیە لە چاوپێکەوتنێک پرسیاری ئەوەی لێکرا کە ئایا یاریەکان نرخیان گرانتر دەبێ یان لە هەمان نرخ دەمێننەوە دەڕاستە یاریەکان چێژێکی زیاتر دەداتێ لە چاو فلم یان زنجیرەکان لە بەرەوەی کاتی یاریەکان زۆر زیاترە بەڵام یاریەکان لەوەتی هەن نرخیان زۆر گران نەبووە یاخود قازانجی گەورن لە بۆ کۆمپانیان نایەنەوە و زێڵناک دەڵێ پێویستە یاریە درێژەکان بە تایبەتی ئەو یارانی کە دەیان کاژمێر یان سەدان کاژمێر کۆنتنت بابەت بە گەیمەر دەدەن کات بۆ گەیمەر تەرخان دەکەن پێویستە نرخیان گرانتر بی ناکرێ یاریێکی بچوکی 4-5 کاژمێری بە نرخی $70 بفرۆشێ و ئێمەش یاریێک وەکو GTA بە $70 بفرۆشین جا قسەی زێڵناک بێگومان ئاماژەیەکە بەوەی کەوا لەوانەیە نرخی GTA 6 گرانتر بێ و بەڕایم نەکە $100 بی 700 ملیۆن کۆپی دەفرۆشێ ئاماژەیەکی خراپیشە بێگومان بەرزبوونی نرخی یاری لە بۆ گەیمەران هەموو کاتێک شتێکی خراپە بەڵام لە کۆمپانیەکانی شتێ دەگەم کەوا هۆکاری سەرچی دایرە نرخ بەرزکەنەوە بۆ ئەوەی دەگرێتەوە زۆر یاری هەیە بچووکە و مدعەیەکی وای نییە کەچی تەنیا نرخەکەی $70 یاریش هەیە وەکو GTA لەوانە یەک جا بکڕی بەڵام بۆ چەندین ساڵ یاری پێ بکەی نرخی $70 ئەوە نەعەدالەتیە بەڵام پێویستە نەعەدالەتێکەوە بیکەوە یاری بچووکە نرخیان هەرزانتر بی GTA 6 نرخی $70 بی نەک تۆ GTA 6 بکەیە $150 چیەوە یاریە بچووکەکان نرخیان $70 سو گەیمەران لە ئۆنلاین بە تایبەتی لە تۆڕی ئێکس کە پێشتر بە تویتر دەناسرا درەخنیەکی زۆریان ئاراستەی سرۆزێڵ ناکرد وتیان لە ئێستاوە دەست پێ مەکە برام باشە دەست بۆی مەکە بڵێ من یاریەکان گران دەکەم لەبەر بەرزبوونەوەی نرخی یاریەکان کاریگەریی ڕاستەخۆ دەکاتە سەرەوەی چەند گەیمەر یاریەکان دەکڕی بەڕاستی من پێم وایە GTA 6 کە $150 بی ژمارەیەکی یەکجار زۆری دەفرۆشێ بەڵام هەموو گەیمەرێک $150 نییە بە یاریێکی وەکو GTA 6 بدا بە تایبەتی ئێستاش لەو ئابووری ئێستا کە لە هەموو جیهان بە کوردستانەوە وەزعی ئابووری ناڕێک و ناسەقامگیرە نرخی دۆلار کەس نازانین چی بەسەر نێ $150 ئێستا پارێکی خەیاڵی زۆرە
بۆ یەک یاریش جات خەڵک ئێستا فکر لەوەی دەکاتەوە کەوا بژی خواردن جلوبەرێک سیارە مەسروف هاتوچۆ خوێندن کۆلێژ ماڵەوە کار ئەو هەموو شتە کە هەموو نرخی هەموو شتێک بەرز بیتەوە باسی کوردستان ناکەم باسی هەموو جیهان دەکەم بە کوردستانیشەوە هەموو شتێک نرخی بەرز بیتەوە بەهۆی ئەوەی نرخی پارە بێنرخ بووە یاخۆ تووشی هەڵاوسانی ئابووری بووینە جا یاریەکانیش بیانەوە نرخ بەرزکەنەوە بەڕاستی پێم وایە هۆکاری سەرشیکەوە ئێمە گەیمەران یاریەکان دەکەین بۆ ئەوەیەکەوە لە واقعیان ناخۆشە تاڵەی خۆمان بینە دەرەوە بچینیان واقعیشی دیکە خۆشتر چێژ وەرگین خۆمان لەبیر بکەین ساکە یاریەکانیش نرخیان بەرزبتەوە باوەڕ ناکەم بتوانین ئەو ئامانجە بپێچین مهم سۆزڵناک پێی وایە یاریەکان پێویستە نرخیان زیاتر بین و من لە کۆمنت دەمەوێت بۆ چوونی ئێوە ژۆر بگرم سپاسان دەکەم هەفتەی ڕابردوو زۆر کۆمنتی جوانتان نووسی لەسەر پێشبینیەکانی خۆتان بۆ یاری GTA 6 و لەم هەفتەیەش دەمێنێتان پرسمکەوە پێت وایە GTA 6 نرخی بەرز دەبێتەوە یان لە هەمان نرخ دەمینێتەوە و پێتان وایە نرخی ئەگەر GTA 6 نرخی 150 دلار بیت چێ دەیکڕێ چێ پێی ناکردرێ لە کۆمنت بۆ چوونی خۆتان بنووسن ئۆکەی لەم هەفتەیە کاندیدەکانی گەیم ئەوۆردز ئاشکراکران و ڤیدیۆی تایبەتشم لەسەری بڵاو کردەوە لە چەناڵ بەردەستەکەوە دەنگ دەدەین و باسی هەموو کاتەگۆریەکان دەکەم بەڵام گەورەترین ئەو یاریانەیەکەوە کاندیدکرانیە لە بۆ خەڵاتی ئەم ساڵ یاخود خەڵاتی یاریەکان دیکەی یاریەکانی ئالن ویک 2 سپایدەرمان 2 بالدورز گەیت 3 سوپەر ماریۆ برۆز وەندەر و The Legend of Zelda Tears of the Kingdom ئەو یاریانە کاندیدن وەروە ئالن ویک 2 بالدورز گەیت 3 سەرپشتی هەموو خەڵاتەکان کە لە بۆ هەشت کاتەگۆری جیاواز کاندید کراون واتە دوو سەرکەوتنی یاری ئەم ساڵ نەڕووی ڕخنەگرانەوە بەڵام وەکو فرۆش بێگومان یاری بالدورز گەیت 3 و سوپەر ماریۆ و زێڵدا و سپایدەرمان زۆر فرۆشاینە وەروەها جێف کیلی بە فەرمی ڕاگەیاندکەوە لە ناو یاری فۆرتنایتیش ئێستا حالیان دەتوانن بچن بەشداری بکەن و دەنگ بدەن لە ناو یاری فۆرتنایت گەیم ئەوەرز بەردەستە دەتوانن لەوێ ڕادەنگ بدەن کە ئیڤێنتێکی سەرنجاچیشیانە بۆ دروست کردیە بە ناوی The Game Awards Vote in Fortnite ئەگە یاری فۆرتنایت بکەیتەوە لە ناو پلەیلیستەکان لە ناو ماپەکان یاخود مۆدەکان گەیم ئەوەرز بەردەستە دەتوانی بەشداری ئەو گەیم ئەوەرزێ بکەی و دەنجی خۆت بدەیت یاری سوساید سکواد کیل جەستس لیگ بەڕاستی زیندوو کرێەوە و لەم هەفتەیە یاخود دوێنێ پێرێ گەیمپڵەیەکی 19 خولەکییان لە بۆ پلیستیشن 5 بڵاو کردەوە چەندە یاریەکە لەسەر ئەکسبۆکس و پیسیش بێگومان بەردەست دەبی بەڵام مارکتینگ ڕایتەکە کۆمپانیا ڕێکلامەکە لەلایەن سۆنیەوە دەکرێت چونکە سۆنی پارەی دایە لەگەڵ ستودیۆی ڕۆکستدی پێک هاتووە لەگە وەرنەر برۆس گەیم ڕێککەوتووە مارکتینگەکان هەموو لە ڕێگەی پلیستیشنەوە دەکرێت گەرنا لەسەر ئەکسبۆکس و پیسیش بەردەست دەبی 19 خولەکەی نوێیان بڵاو کردەوە لە دوای ئەوە یاریەکە بە ماوەی ساڵێک دواخرا ئێستا دەزانینکەوە یاریەکە چی بەسەرهاتیە لەو 19 خولەکان ستودیۆ ڕۆکستدی باسی کاراکتەرەکانمان لە بۆ دەکا و چیرۆکی سەرەتا یاریەکەش باز دەکەکەوە چوار کاراکتەرەکەمان لە کیل شۆت هاڕی کوین کینگ شارک و لەگەڵ یەکە چی دیکە کە لەلام گرین نییە و ناشی ناسم بە تەواوەتی ڕزگار دەکرێنەوە دەستنە ناو مەسعادێک لەو مەسعادە دەستنە ناو شوێنەکەەوە چەندین چەک و تەقەمەنی باتمان و کاکتەرەکانی ناو جیهانی جاسزیشتێدا لەوێ چەک و تەقەمەنیانە دەدزن لە شارێکی دیکەنە بە ناوی مێترۆپۆلیس یاخود مێترۆپۆلس کە زۆر بە سەیری دەخیندرێتەوە لە شارێکی دیکەی لەوێ جەماعەتی جاسزلیگەکان لە باتمان وەندەرومن فلاش گرین لانترن و سوپەرمان هەمویان کەوتنە ژێر کارگەری جۆرە خراپەکارێکەوە مێشتیان تێک چووە و هەمویان بووینە خراپەکار وەکو جەماعەتی سوساید سکواد دەبێت جەماعەتی جاسزلیگ بکوژی جا گەیم پڵەیەکیان تۆزێک دەستکاری کردووە ئێستا زیاتر وەکو تەقەکردنەکەی پێشتر نمایە هەر کارکتەرە و جوڵەیەکی تایبەت بەخۆی زیاتر کراوە وەروە گرافیکی یاریەکەش پێم وایە جوانتر کرایە بەڵام لەگەڵ ئەوەشکەوە یاریەکە جوانتر کرا لەو ڤیددیوە زیاتر فۆکس دەخەنە سەر چیرۆکی یاریەکە و چۆن بە شێوی سینگل پلەیر یاریەکە دەکەیتەوەی چێکبوون لەو ڕخنانی لە یاریەکە گیرە بەڵام هێشتا یاریەکە پێویستی بە ئینتەرنێتە وەرەتوانی بە شێوی سۆلۆ بە تەنیا یان لەگەڵ چەند هاوڕێیەکت بە شێوی ئۆنلاینی مەڵتیپلەیر یاریەکە بکەیت کاتە یاریەکە هێشتا لایڤ سرویسە بەڵام مۆدی چیرۆکیان هێشتا بەهێزتر کردووە کە ئەوەش جێگەی دەستخۆشیە بەڵام هێشتا دیار نییە یاریەکە چی بەسەر دێتەوە تەنیا چەند مەرحەلەیەکیان پێ پیشانداین ئایا تەواوی یاریەکە بەو شێوازەیە ئایا تەواوی یاریەکە پێویستت بە کاراکتەرەکانی دیکە نیە یاخود پێویستت بە گەیمەری دیکەنی هاوکاری بکات چکە بەڕاستی گەورترین کێشاوەیە خەڵک دەیە سینگل پلەیر بی لایڤ سرویس نەبێت یاریەکە جوان دیارە گرافیک جوان دیارە شارەکە زۆر جوان دیارە بەڵام با ببین زیاتر و ئێستا ڕلیز دیتمان هەیە بەروارمان هەیەکێکی یاریەکە بڵاو دەکرێتەوە ئێستا بڕیارە لە مانجی 2024 یاریەکە لەسەر پلیستیشن 5 Xbox Series وەروە PC بەردەست ببین یاری مۆدرن مارفر 3 بڵاو کرایەوە بە تایبەتی لە بەریتانیا هەندێک ژمارەمان هەیە کە یاریەکە چەند سەرکەوتووە لە بەریتانیا یاریەکە ئێستا حالیان لە پرفرۆشتین یاری ئەو مانگەیە
وەکو فرۆشی فیزیکی یاریەکان بە شێوەی دیسی کە بفرۆشێ بەڵام هێشتا 25% کەمتر فرۆشراوە لە چاو مۆدرن وارفێر 2 ئەوش بگمان بە ئەوی دەگرێتەوە کەوا ڕخنەیەکی زۆر لە چیرۆکی یاریەکە جیدەیە کە کورتە و چیرۆکێکی خراپ دەجێرتەوە و هۆکارەکەشمان بۆ بەدیار کە تێکەوە لە بەرچ چیرۆکی خراپە زۆر بە پەلا یاریەکەش دروست کرا ئێستا زانکەوە یاریەکە تەگە لە ماوەی 16 مانگ دروست کراوە 16 مانگ واتە ساڵێک و چەند مانگی کە پێشتر یاریەکانی Call of Duty 3 ساڵی دەخایان بۆ منە ستودیو Activision چەندی ستودیوی جیاوازی هەیە لە Infinity Ward Sledgehammer چەندینی دیکەی هەیە هەر ستودیویەک 3 ساڵ ڕێک خەریکی یاریەک دەبوو اینجا یاریێکی Call of Duty بڵاو دەکرێت بەڵام ئەو جارە بە هەموو ستودیەکان چەندی ستودیۆ بەشدارم بێکەوە یەک یاری Call of Duty دروست کرد بە 16 مانگ و پێشەوە دیارە کە زۆر بەخێرایی دروست کراوە وەروە زەربەیەکی گەورەش و بێگومان بڵێ بۆ Xbox و Microsoft چکە یەکەم یاری Call of Duty لە پاشەوەی کە بوونە خاوەنداریەتەکەیان بۆ Microsoft بڵاو کراوە و شکستێکی گەورەش دەینی و ئێستا حالیان Call of Duty Modern Warfare 3 کەمترین نمرەی هەیە لە چاو سەردەم یاریەکانی Call of Duty لە مێژوتەنان لە گۆستی خراپترە کە گۆست پێچە لە خراپترین گەرەکانی Call of Duty کاتی خودداتان بەزە منە ماوەیە ماوەکانی کە ڤیددیۆیش مەسەری کرد یاریەکەم کردەوە پێم وایە یارێکی زۆر بەچێژە بەڵام ئایا لە داهاتوو بە یاری Modern Warfare 3 دەڵێن کەوا یاریەکە بەچێژە نازانم جارێ بەس مهم یاریەکە ئێستا حالیان لەسەر شکستێکی زۆر گەورەیە کاپکۆم بە فەرمی ڕایگەیاندکەوە کۆنفرانسێک یاخود ئیڤنتێکی تایبەت بۆ یاری Dragon's Dogma 2 لە مانگە بڵاو دەکەنەوە و تێیدا چەندین زانیاری نوێ لەسەر یاریەکە دەزانی و تا خۆش زانین بێگومان ترێنێکمان هەیە کە یاریەکە ئێستا حالیان لە بەرەمێنانە بەڵام زانیاری تەواومان نییە و بڕیارە لە 28 مانگی 11 ئەو ئیڤنتە ئەنجام بدرێ لە دوای کەمتر لە 1 ساڵ لە بڵاوکرانەوە یاری فۆرسپۆکن ئێستا نرخەکەی تەنیا 8 پاوەندە دەکات نزیکەی $10 واتە لە پاش 1 ساڵ نرخی لە $70 داشکێنرایە بۆ چەند بۆ $10 هۆکاری سەرەتیش بێگومان بۆ خراپی فرۆشی یاریەکە دەگەڕێتەوە هەرچەندە گەیمەرێکی زۆر ڕخنیان لە یاریەکەی کرد بەڵام گەیمەرێکی باشیش عاشقی یاریەکەنەوە سەپۆرتی هەردەکەن دەڵێن یەکێکە لە یاریە بەچێژەکان یاخود بۆ ئێمەیە مهم هەردوو بەرەمان هەیە بەڵام لە ڕووی فرۆشە بێگومان یاریەکە زۆر شکستێکی گەورەی هێنا کە یاریێکی تایبەتی PlayStation 5 بە شێوەیەکی کاتی ماوەشی دیگە لەسەر Xbox و PC و لەلایەن Square Enixش بڵاوکرێتەوە واتە یاریەکەی PlayStation نیە Square Enixە بەڵام ئێستا یاریەکە داشکانێکی گەورە لە ئەمازۆن بۆ کرێن نرخەکەی تەنیا 8 پاوەندە یاخود $10 سەو توانە بە خۆتان بیکڕن ئەگەر حەز دەکەن بە $10 یاری هەیدی زێچێ لە یاری ناوازەکانی ساڵی ڕابردوو بیان 2 ساڵ پێشەستاوە کە سەرکەوتنێکی زەبەلاحی بەرزتێنە ئێستا دێتە سەر مۆبایلی بەڵام هەموو مۆبایلێک نا تەنیا iOS و هەموو iOSش ناتوانانی یارێکی کە دەبی لە نێتفلکست هەبی بزان شتەکەیان لێ کردێت دەبێت تو نێتفلکست هەبی وەرە ناو نێتفلکسی بەشی گەیمینگت هەیە لەوێ یاری هەیدیس دەداتێ و هەیدیسەکەی دادەگری دەستەنەوە ئاپستۆری لەوێ یاریەکە داڵۆن دەکەی هەتا نێتفلکس دەبی دەتوانێت یاریە بکەی بە ماوەیەک هەیدیس یارێکی ڕۆگڵایکی دووبارە بووەوەی سەرنجڕاکێشی ئەکشنە یاریەکە کەواتۆ هەیدیسی کوڕیەکێ لە خواکانی ژێر زەوی کە ئەو کەسانی ئەو خوای کە لە گاڵەڤاریش هەیە کە خوای جەهەنەم دەناسرێت و دەبێت لە جەهەنەم ڕزگارت بێ و زیوسی تێدا کارتەکانی گریک مەثۆلۆجی یاخود یۆنانی کۆنی تێدایە یاری شەنجاشە من یاریەکەم کرد بەڕاستی بەڵام لە بۆ من نەبوو یاریەکە چکە زۆر دەمری و زۆر دووبارە دەتەوە بیدایەت ببریدەوە بیدایەت مەرحەلەکان تۆزەگی زعازە ئەو کاتەم نەبوو بەڵام گەرگەی مەرەی حەست بەو جۆرە ستایڵە یاریە یاریەکەێتە سەر iOS بەم زوانە نێتفلکس بە فەرمی ڕایگەیاندکەوە عقدێکی گەورەی لەگەڵ نتندۆ واروەها ئیلومینیشن و یونیڤەرشەڵ کردووە کەوای فیلمی The Super Mario Bros دێتە سەر نێتفلکسی لە مانجی 12 ئەم ساڵ چەندە ئێمە لە کوردستان فیلمەکە بگومان بە کواڵتێکی بەرزە ئۆنلاین بەردەستە بەژێر نووسکردیۆنە بەڵام لە جیهان خەڵک خەنی بۆ کە لە نێتفلکس تۆ خۆی توانین سەری ساڵێ سەری سوپەر ماریۆ موڤی برۆسی بکە هەرچەندە بە فەرمی نازانین کە یاری ماس ئەفێکس بڵاو دەکرێتەوە بەڵام بەپێی راپۆرتێکی نوێی VGCB یاریەکە تا 2029 زەحمەتە بڵاو بکرێتەوە یاریشی نوێی ماس ئەفێکس لە مێژە لە بەرەمێنانە بەهۆی ئەوەی یاری بەشی چوارەمی خۆی بەنای ماس ئەفێکس ئەندرۆمەدا شکستێکی گەورە بوو کارەساتێکی گەورە بوو لە بەستودیە بایوێر و EA بەڵام ئێستا هەوڵ ینی لە پاش ئەندرۆمەدای لە پاش 2 ساڵ ئەندرۆمەدا پێم لە 2017 ئەوانە بوو وتیان خەریکی دروستکردنی یاریی نوێی ماس ئەفێکسین بەڵام تاوەکو ئێستا بێگومان زانیاری زۆرمان لەسەری نییە و تەنانەت ماس ئەفێکسی تریلۆجیەکە یەک و دووسیان ڕیماستەر کردەوە بە شێوەیە کۆلێکشن بڵاویان کردەوە کەچی تاوەکو ئێستا بەشێکی نوێمان نییە بەشی چوارە شکستێکی گەورە بوو بۆیش ماسەفێکسە نوێیەکە کە لە بەرەمێنانە و سنجاریش لەنان ئێوە پژاستکەیتەوە کە لە بەرەمێنانە و دەژزانین کەوا لە بەرەمێنانە بەڵام ترەیەر و شتمان نیشتە بە فەرمی نییە
پێناچی وازوو بێ و باوەڕژ ناکەم کەمتر لە 2029 یاری ببینین چکە EA کێشەی گەورە لەگەڵ ئەندرۆمەدا هەبوو ناوێ ئەو هەڵانە دووبارە بکاتەوە کەشتێکی باشە بەڵام 2029 بمای پلیستیشن 6 و ئەکسبۆکسی نوێ دەبینینە زیاتی ئەوەی لە بۆ کۆنسڵانە ئێستا بڵاو بکرێنەوە بەشێکی سوپرایز ڤالڤ ئاستیم دێکەکی نوێی ئاشکرا کرد هەرچەندە تاوا نوێ نییە بەڵام زۆشتی گۆڕانکاری وەسەرداهێناوە ستیم دێکەکە بە ناوی ئۆڵێدا شاشەکەی گەورە کردووە لە بۆ 7.4 ئینچی ئۆڵێت و وایفای 5ەکەی کردە وایفای 6E کە ئینتەرنێت خێراتر دەبی وەروە یاریەکان سەرێتر داڵۆن دەبی و شاشەکە بێگومان لە LCD و کراتە ئۆڵێت کە یەکێکە لە ماسفاتە گەورەکان ناوشەوەی نیتیندۆ سویچ ئۆڵێدی وەروەها بە دوو قەبارەی نوێ بەردەست دەبن بە 512 و 1 تێرابایت کە نرخەکەی گرانتر نەکردیە بەڵام قەبارەی بەرز کردیتەوە نرخەکەی تۆزە گرانترە بەڵام ئەوەی مهمە 64 گیگابایتەکەی پێشتر کە LCD بوو هەر بە LCD مایتەوە بەڵام قەبارەکەی گەورە کرایە لە بۆ 256 گیگابایتی LCD هەر LCD بەڵام قەبارەکەی گەورە کرایە بەڵام 256ەکە نەمایە بوویتە 512 و 512 پێشترش بوویتە 1 تێرابایتی SSD جا تامستیکەکانی دەستکاری کرایە دوگمەکان باشتر کرایە دوگمەی پاوەرەکەی کرایتە ڕەنجی پرتەقاڵی و لە ژوورەوەش پرۆسەسەرەکەی بچووکتر کرایەوە بۆ ئەوەی شحنێکی زیاتر سەرف نەکە کەمتر سەرف بکە وەرە پاتریەکەشان تۆزە گەورەتر کردیە سپیکەرەکان باشتر کرایە دوگمەی ئارێک و ئاردوو ئێڵێک و ئێڵدو باشتر کرایە و بەگشتی ینی هاندهێڵدەی زۆر باشترە و بە هەمان نرخیش دەیفرۆشی ڤالڤ کە پێم وابی باشترین هاندهێڵدە ئێستا حالیان بەردەستە بەهێزترین نییە ڕۆگ ئۆڵای بێگومان بەهێزترە بەڵام ئەویان باشترە لە ڕۆگ ئۆڵای چکە ڕۆگ ئۆڵای بە ویندۆز کار دەکە ویندۆز کێشەی یەکجار زۆرە بەڵام ستیم دێک OS سیستیمی لەسەرە کە پێمە باشترین OS یاخود سیستەمە لەسەر هاندهێڵدی بەکاری بینی من عاشقی ستیم دێکەکەی خۆم بە تایبەتی لە بۆ یاری کلاسیکەکان ڤیدیۆش مەسەری کردیە باسم کردێکەوە ستیم دێک لە بۆ یاری کلاسیک لە بۆ ئەو یاری کلاسیکانی پلیستیشن 1 2 3 ئەکسبۆکسی ڕەسەن ئەکسبۆکس 6 یاریەکانی PC بەڵام یاری بچووکان نەک یاری زەبلاکان چکە یاری زەبلاکان لەسەر کۆمپیوتەری بیکە یان لەسەر پلیستیشن و ئەکسبۆکس بیکی تایمی زیاترە بەڵام ستیم دێکی تەنیا لە یاری کلاسیکەکان بکەی بەسە و پێم وایە ستیم دێک باشترین ئامێری هاندهێڵداگەر هەستان لێ بوو دانەیە بکڕن بەڕاستی کارەساتە بەڵام تۆزێک زیرەکی دەوێت لە دانانی یاریەکان لەسەری ئابدێتێکی نوێ لە بۆ یاری لایز ئۆف پی بڵاوکرایەوە کەوا تۆزێک یاریەکان ئاسانتر کردیە بۆ گیمەرانی کە تاوە کۆسە کێشیان هەیە بەڕاستی من یەک مەرحەلەشم پێ تەواو نەکرێت بەڵام مەرحەلەی یەکەم تەواو کرد بەڵام مەرحەلەی دووەم کە جیهانەکە دەگۆڕێت دەچێت نەخشەیەکی دیکە بە هیچ شێوەیەکم نەکرێ لەبەرەوەی زۆر قورسە یعنی پێم وابوو ئێلدن ڕینگ و ئەوانە قورسترن بەڵام نەخێر ئەوە لە یاریش وەکو ئێلدن ڕینگ قورسرە لەبەر یاری ئێلدن ڕینگ باڵانس کرایە تۆ دەتوانی بۆس فایتە گەورەکان نەکەی سەرەتا بەچی خۆت بەقوت کەی ئینجا بگەڕێتەوە بەڵام ئەو یاریە لینیەرە تۆ ناتوانانی بۆس فایتەکان نەکەی بچێ پێش یاریەکە دەی بۆس فایتەکان بکەیت لایز ئۆف پی یاریش زۆر سنجڕاکێش دیار بۆیە زۆر باز ناکرێت لەبەر یاریەکەی زیاد لە حد قورسە بەڵام بۆ ئەپدەیتە تۆزێک بە قسەی خۆیان یاریەکە ئاسانتر کردیە و تاقیشی دەکەم بزانام ئاسانتە کریا یاخودنا پێم سەری تۆ یاریی وەکو لایز ئۆف پی پێویست ناکە تەنیا بە مۆدی هارد بەردەست بێت تۆ پێویستە ئیزی و نۆرمالیش دابنێ بە تایبەتی بۆ گەیمەرێکی وەکو من یان وەکو تۆ لەوانەیە مەجالت نەبی بچی 10 ساعت بمری لە بۆ یەک مەرحەلەی کاتت نییە بە ئیزی یاری دەکەی بەس دۆ چیرۆکە ببڕی یاریەکە برێت تەواو کردی حەز دەکەم تەواوی بکەم یاریش وەکو ئێلدن ڕینگە دیمن سۆڵسە ئەو یارانەی فڕۆم سۆفتی تەواو ئەوانە دەزانین کەوا یاری قورسن پێویستە کاتم عین بەخۆم کە ئێلدن ڕینگم دوجار تەواو کردێ کاتم لە بۆی دانایەت دەمزانی یاریەکە زیاد لە هات قورسە بەڵام باڵانسە قورسە بەڵام شتێکی لە ناو گیمی پێ دەڵێ قورس بەڵام عەدالەتە لە ئێلدن ڕینجی قورسە بەڵام عەدالەتە تۆ دەتوانی لە جیهانەکە بسڕێ خۆت بەقوت کە شتی و مەچی بەقوتر بەدەست بینی ئینجا بچێ پێش یاریەکە نەک ئەوەی کەوا بەردەوام بچێ پێش بەردەوامیش بمری بەردەوامیش هەمان مەرحەلە بکەیەوە لایز ئۆف پی تۆزێک بۆ شێوازە هیوادارم ئەپدەیتە ئەو قسانەی کە دەیکەن دەڵێن شتومەچی نوێیان جلوبەرجی نوێیان دانایە هەندێک کاراکتەرەکانیان بەقوتر کاراکتەرێکی خۆتیان بەقوتر کردی و هەندێک لە سیلاح شتەکانی کە بەکاریان دێنی بەقوتر کرایە یە بیسڵ بە فەرمی ڕاگەیاندکەوە دەزانم حەستان لێە نیو گەیم پڵسی یاری ئەساسنس کرید میراج بکەن دەڵێ نیو گەیم پڵسەکان بەم زوانە بەردەست دەکەن و بەڕاستی من میراجم تەواو کرد بەڵام تاوا کەستا قسم مەسەری نەکردیە نازام لۆ سپایرمانشم تاوا کرد تا کەستا باسم نەکردیە و خەریکی ئاڵنوێکی مێستا حالیان بەس مهم ئەساسن کرید میراج پێما بوو چیرۆکی زۆر خراپ بوو بەتایبەتی کۆتاییەکەی خراپترین کۆتایی یاری ئەساسنە من سەرجەم یاریەکانی ئەساسن پێما بێ بەتایبەتی سەرچەکان
بەس سندیکیت نەکردیوان کەم هەر هەموو کردیە پێما بۆ خراپترین یاری ئەساسن بوو تاوە کوێستا وەکو کۆتاییەکان کردبم کۆتاییەکەی زۆر خراپ بوو بەڵام گەیم پڵەیەکەی متعی هەیە بۆیە نیو گەیم پلەس زۆر خۆشە و کارکتەرەکەی خۆڵە بە قوتیەوە دووبارە بچیەوە سەرەتا یاریەکەی خۆت بکەوە. ستودیۆی وەرنەر برۆز بە فەرمی ڕاگەیاندکەوە یاریەکەی وەندەر وومن هەندێک ئەلەمەنتی لایڤ سەرویسی تێدا دەبی کەشتێکی قۆڕە و بێمعنایە هاوشەوی سوساید سکوادەکەی لێ دەکەن پێم سەیرە ینی یاریش وەکو وەندەر وومن لەسەر کاراکتەرێکی وەکو وەندەر وومن چ پێویست دەکا مەڵتیپلەیر و ئۆنلاینی تێداوی هیچ پێویست ناکە لایڤ سەرویسی لە بۆ چیە پێویست ناکە تەنیا لە بۆ ئەویان تۆ بۆ هاوشەوی فۆرتنایتەوە یاریە بەردەوامی پایسەبکی پێویست ناکە بڕات و لەو هەفتەیە مۆدەران و گەیمەرانی پیسی بە تایبەتی ئەوانێ مۆد یاریەکان دەکەن حیای ستودیۆی کۆنامیان برد تەنیا بە چەند کاژمێرەی یاریەکەیان کردە 4K وەرە ئەڵترا وایدی سکرینیان لە بۆ بەردەست خست لەگەڵ چەندین فیچەری دیکە لە هایڕێس واتە ئاسێتی یاریەکان کواڵەتی یاریەکە کرایتە 4K ڕاستەقینە و ئاسێتەکانەوەتە تێکشتەر و خاک و جلوبەرگ و قماش و دموچا و پێستی کارکتەرەکان شتانە هەموو کواڵەتیان بەرزکرایتەوە وەروەها UI-یەکە دواتە ئەو دوگما ئەو ئینتەرفەیسی لەسەر شاشەکەت بەردەستە لە خوێنە لە کاتە لە دەمانچەیە لەو شتانە کواڵەتیان بەرزکرایتەوە هەمی بە چەند کاژمێرە کەچی کۆنامی یاریەکەی ڕیماستەر کردی یاریەکەی بەشەی کۆلێکشنەشی نوێ بڵاو کردو ئەو شتانی نەکرد با چەند گەیمەرێک خواخی نابنووسی بە فری بە مۆد ئێستا لە ئۆنلاین بەردەستە دەتوانین مۆدەکەی داڵند کە لەگەڵ یاریەکەت هەبێت دەتوانین ئەم مۆدە تاقی بکەیتەوە. بەڵێم بۆ فەرمی چەندین ئەکاونتی پلیستیشن گەیم سایز و ئەوانە لەناو داتابەیسی پلیستیشنی ڤێرژنی یاری The Last of Us Part 2 بە ڤێژنی پلیستیشن 5 دۆزرایەوە جا یاریەکە گە لەسەر پلیستیشن 5 بیکە ڕاستەکرایتە 6 فریم بەڵام هەر ڤێژنی پلیستیشن 4 بە شێوەی backward compatibility لەسەر پلیستیشن 5 کار دەکات بەڵام ئێستا ئەو ئەکاونتانە دەڵێن یاریەکە لەناو داتابەیسی پلیستیشن بە ناوی PS5 بەردەستەوەتە یاری The Last of Us 2 PS5 بەردەستە کاوەش معنای ئەوەی دەدەکەوە یاریەکە بە شێوەی ئینهانسد بی ڕیماستەر بی بەرزبوونەوەی کوواڵێت بی بە شێوەی کۆلێکشنێک بی بە هەر شێوازەک بی ئێستا لەسەر پلیستیشن 5 لەسەر داتابەیس بەردەستە بەم زوانە ڕادەگەندرێ وەلوانێ لە بۆ سەری ساڵ لە بۆ پلیستیشن 5 بڵاو بکرێتەوە من وەکو خۆم پێشبین دەکەم دایرێکتەر کەتبی هاوشەی Ghost of Tsushima بی بەڵام بەبێ هەبوونی DLC-ی گەورە لەوانەیە Last of Us 1 و 2 داتێ بەیەک نرخ کواڵەتی یاریەکە شەشە باشتر بکرێ بەڵام چی دەکەم نازانم DLC-ەکە ئۆنلاینەکەی لەگەڵ دەبی یان شتەکەی لەگەڵ دەبی نازانم بەس مهم تا سەری ساڵ بێگومان ئاشکرا دەکرێت هەندێک لە گەیمەرانی پلیستیشن 5 پێیان وایەکەوە ڕلیز دەیت و بەرواری بڵاوبوونەوەی یاری وڵڤڕینیان بەدەست کەوتووە لەبەرەوەی ڕۆژنامە نووسی بەناو بانک جێف گراب کە زۆربەی قسەکانی ڕاستە جێف گراب دەڵێ پێم وایە یاری وڵڤڕین سۆنی دەیەوە لە 2024 بڵای بکاتەوە بەڵام ئەگەر بسە 2025 نیگەران نابێت مەقسەدەکەی وایەکەوە یاریەکە کە لە بەرەمێنان لەلایەن ئینسۆمنیا گەیم بڕیارە 2024 بڵاو بکرێتەوە بەڵام دەچێتە 2025 و گەیمەرانیش دەڵێن پێیان وایە لە 2024 لە کۆتای 2024 یاریەکە بڵاو دەکرێتەوە. ئیلۆن مەسک بە فەرمی ڕاگەیاندکەوە لە جاران باشتر تویتر دەخێنە سە پلیستیشن 4 و 5 و Xbox هەرچەندە ئێستا لەم هەفتەیە بە فەرمی ئیدی ناتوانین تۆ یاریەکان ئەنی سکرینشۆت یاریەکان لەسەر پلیستیشنی تویت بکەیت لەسەر تویتەرێکی خۆت ئەو فیچەرە ڕاوەستە بۆهۆی ئەوەی کەەوە عقدی نێوان پلیستیشن و تویتەری کۆتایی پێ هاتو نوێ نەکرایەوە و پلیستیشن ناوێت پارەیەکی زۆر زیاتر بدات کوێستا تویتر داوای پارەیەکی زیاتر دەکات لە بەرامبەر بەکارهێنانی تویتر خود API تویتر لەسەر پلیستیشن 5 بەڵام ئیلۆن مەسک بە سۆنی وتووە کە دەیەوێت زۆر بە شێوەیەکی باشتر لە جاران ئەو فیچەرە بۆ پلیستیشنەکان بەردەست بخات جا باشتر لە جاران ئاکردنەوەی لایڤ ستریمە دارانی وێنەکانە بە کواڵیتیی بەرزتر دارانی ڤیددیو بە کواڵیتیش بەرزتر نازانم بەس بزانین چ ڕۆدا بۆ کەسانێک پلیستیشن 5 یان هەیە لەگەڵ ڤیزا کارتیان هەیە دەتوانین تەنیا ڤیزا کارتەکە داخل کرێتە پلیستیشن 5 6 مانگ بە خۆڕایی ئەپل میوزیک وەربگرین 6 مانگ بە خۆڕایی ئەپل میوزیک کارێکی باش ئەپل میوزیک پڕە لە ساوندتراک و میوزیک و گۆرانی زۆربەی هەرە زۆری گۆرانی بێژەکان شتی باشتیدا 6 مانگیش وەختێکی زۆرە بەڵام پێویستی بە ڤیزا کارتە کە بە ڤیزا کارتەکە داخل بین زەتوان وەری بگرین. یەکەم DLC لە بۆ یاری فۆرتزا مۆتۆرسپۆرت بڵاو کرایەوە چەندین ئۆتۆمبیلی نوێ زیاد کرا لە سەرجەم کاتەگۆریەکان لەوە چەندین ئیڤنتی نوێژ زیاد کرا لە بۆ یاری فۆرتزا مۆتۆرسپۆرت نازانم فۆرتزا مۆتۆرسپۆرتی دەکەن یا خودنا لە کۆمنت بۆ چنی خۆتان بنووسن کە حەز بۆ یاری دەکەن یان هێشتا فۆرتزا هۆرایزنی دەکەن. خۆشەویستان پرۆگرامی 01 ژیرین پێشەش کردن تا ئەڵقەی داهاتوو بەخوای گەورتان دەسپێرم خوداتان لەگەڵ.